وەکو هەڵوێستی سیاسی ئێمە وەکو حیزبی شوێی کوردستان مححکومی هەموو ئەو کاری تیرۆریمان کردووە ئەجا چ ئەوەی ئێستا کە دوێنە پێرە ڕوویدا بێ چ پێشتریش کە کراوە لەبەرەوەمە هەڵوێستمانە ئێمە بە بەردەوامی دژی تیرۆرکردنی خەڵکین ئەو تیرۆرکردنی خەڵک کارێکی نابەجێە کارێکی ترسنۆکانەیە کە دژمنانی گەری کوردستان بەرپایەکەن دژی تێکۆشەران ئەبێ گومانەوەکو هەند بەڕێز باس کرد ئەمە یەکەم جار نییە کە حاڵەتی تیرۆرکردنی کەسایەتی شۆڕژێر ڕووەدا ئەنجا ئەم حاڵەتانە هەندێک جار لە کوردستانی باشوور ڕووی داوە لە بیرمان نەچێ هەندێک لەو حاڵەتانە لە دەرەوەی کوردستانیش ڕووهانداوە بە تایبەتی مەسەلەن ئەگەر لە بیرمان بێ کاتی خۆی شەهیدکردنی قاسم و هاوڕێیانی شەهیدکردنی شەرەفکەندی و هەروەها شەهیدکردنی کۆمەڵێک چالاکەوانی ژنان لە پاریس کە لەسەر پەکەکە حیساب بوون واتە ئەم کردەوانە کردەوەی دەستگای جاسووسی و دەستگای مخابەراتن ئەو وڵاتانەی کە دژ بە گەری کوردستانن و دەبێنێتەوە ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە مادامەکی بستنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی لە هەر چوار پارچەی کوردستان بەردەوامە و تێکۆشێ بۆ مافەڕەواکانی گەلی کوردستان ئەبێ ئەومان لەبەر چاو بێ کە تێکۆشەران ڕوبەڕووی ئەم حاڵەتانە دەبنەوە و ئەو تێکۆشەرانە هەر وەکو پێشمەرگایەتی وایە کە چۆن پێشمەرگایەتیەکەن لەم حاڵەتانەش کە کارێکەکەن لە شارەکانە سەرپار بە پارچەیەکی کوردستان بێ ئەم حاڵەتانە ڕووەدا ئەم حاڵەتانە کاتی خۆی لە بەغاش ڕووی داواگە لە بیرمان بێوانە گرنگە بە هەموو شێوەیەک حکوومەتی کوردستان دیسپلینی زۆر بێ ئاگاداری بێ چاوی هەموو جموجۆڵەکانی نارام بکە بەڵام دەبێنێتەوە وەکو وتم ئەم کارانە لە زۆر جێگا ڕووی داوە و لە زۆر جێگا ئەم کارە کراوە ئەمێنێتەوە بە بەردەوامی هەوڵی ئەوە بدرێت ئەو کەسانە دانەخرێ و ئەگەر هەر زانیاریەکە بۆ نمونە ئەوەی زانیارەکەی دوێنێکە کراوە زانیارەکان ئاشکرا بێ بزانین ئەو کەسە پەیوەندی بە کێوە هەبووە چێ هانی ئەوەی داوە کە ئەو کارە بکە و کارەکە ڕچای ئەوە نەکرێت ڕچایی پەیوەندیەکان نەکرێت بۆ نمونە ئەگەر ئەو کەسەی ئەو کارە ترۆریستی کردووە لەلایەن وڵاتێکەوە ئاراستە کراوە با خەڵکەکە بە ئاشکرا ڕاگەاندن بزانێ ئەوە نەکرێت بڵێ حکوومەت ڕچای ئەو کە پەیوەندیەکی دیپلۆماسی لەگەر ئەو وڵاتە هەیە و بیشارێتەوە بۆیە باش شەفافیت لەم حاڵەتانە باشە شتەکان ئاشکرا بێت.